بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كبراني بريز بخزمتان دقمو لحلقية تر لشرح متن عقيدة طحاوي. خواهي قوري تبارك وتعالى بقوري وعظمتي خوي بخات ترازوي حسنات من وترازوي تاكا كان ماني بي قرص كاتن وخواهي پروردگار تبارك وتعالى بقوري وعظمتي خوي بخات زياتر آشنابون من بنا وصفتكاني خواهي پروردگار تبارك وتعالى والرنقدانوي أو آشنابون من لجياني روجانا من دا. براني بريس جيشتنا فقري هجدا وهول ددين فقري هجدو نوزدو بيست هل وصلي لسر بكين اگر بيمانتا وكردنا بو درسي چيدي كده قرينا وخزمتيان دفرمي خلق الخلق بعلمه وقدر لهم أقدارا وضرب لهم آجالا أو سي فقرية كم دفرمي خلق الخلق بعلمه. خواهي پروردگار تبارك وتعالى باسي صفتي جي خوي دكا كأوا صفتي جي ثابتة بو خواهي پروردگار و أو صفتي كثابتة بو خواهي پروردگار كصفتي علمه وصفتي علم يشك لمراتب قدرش كدين سري لدرسكاني دهاتو إن شاء الله. مراتب قدر أو مراتب قدر زور مهمة إن شاء الله لكاتي خوي بتفصيلي زور إشكاليتك لدلو دروني خلق دايا أجر آشنا بمراتب قدر قناغكاني قدر هيج شو مشكلة نامينيتن. دفرمي خلق الخلق بعلمي. خواي قورة تبارك وتعالى جاوكو لدرسي رابردوش باسم كر كباسي مخلوقات دكين هر خومان لبرتاو نبيت بس خومان لبرتاو نبي هر چند إنسان كيشيك لو مخلوقات زور ناوازو زور عجائب مخلوقاتك خواي پروردگار تبارك وتعالى بجوان ترين شيء خلقي كردوه ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم بجوان ترين شو إنسان خلق كراوة أوجا همو مخلوقاتي دي كخواي قورة طبعا كخلق كردون بعلم وخلق كردون بزانياري وخلق كردون وبيش أوي كخواي پروردگار تبارك وتعالى خلق يان كاتن بيان هني تبون خواي پروردگار ديزاني چون دبن يعني أو شيوازو هيكلي إيمي خواي پروردگار لبرتاو بوا وزانيوتي كچون دردچين زانيوتي كآدم چون خلق ذكا لقروسي ليديتن كالروحي وبرديتن وچن سال دجيتن وزريتي آدم دوايك لشيوازي خلقي يكموا ديبو شيوازي دوم كالنطفة دروز دبيتن چون دبيتن هموش تيشي لبرتاو يعني اشتيك نية ياسا و قانوني خواهي پروردگار تبارك وتعالى مخلوقات دروس كا دوان نزاني تسي ليديتن او بيردوزي وچي قوتي تطوروا اوانا او اصلو اساسي نيا او هر كسي چكا عاقل بي او شتان ناريتن يبرو خواهي پروردگار تبارك وتعالى كمخلوقات دروس كردو اصلا كلمي خلق كخالقة خلقي مخلوقات خواهي پروردگار پيوستي بس دكاتن پيوستي بعلم دكات يعني كسي كبلي امن شتيك دروس دكم يعني خلق دكم دبي علمي شي هبي بوشته اگر علمي نبي ناتوانيت يعني ستماشك ولله المثل الأعلى أو شركاتاني كخلق إشي تذاذك شركة سيارات كبرا علمي هي بو سيارة هنجي كذا تواني سيارة كي دروس كات علمي هي بو تياري أو زاد تواني تيارة كي دروس كات
علمی هەیە بەو سبلیتەی ئەو جا دەتوانێت سبلیتەکەی دروست کات، علمی هەیە بەو کامیڕەی ئەو جا دەتوانێت کامیڕەکەی دروست کات، علمی هەیە بەو مۆبایلی ئەو جا دەتوانێت مۆبایلەکەی دروست کات. کابرای جاهیل دەتوانێت شتێک دروستکە لەو شتانە نزانێ ئیستیعمالیشی کا کۆنتڕۆڵەکەی دەدێ دەستی نزانێ ئەو پلاکانە چی هەیە چی هەیە چکە علمی نییە پێی. جا خوای پەروەردگار علمی خوای پەروەردگار علمێکی ثبوتیە جێگیرە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و خوای پەروەردگار ئاگاداری هەموو وردەکاریەکی مەخلوقاتی خۆی بۆ پێشەوەی کە خەڵقیان کات. دەفەرمێ ئەلا یعلم من خەلق وهو اللطيف الخبير. یعنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێش ئەوەی کە مەخلوقات خەڵق کا علمی هەبووە و خوای پەروەردگار ئاگاداری وردەکاری هەموو وردەکاریەکان و هەموو شتە حەساسەکانە پێشەوەی کە مەخلوقاتیش بێنیتە وجود. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگادار بووە و عالیم بووە بە حاڵ و گوزەرانی مەخلوقات و کردەوەی مەخلوقات بە علمی قەدیمی خۆی، بە علمی قەدیمی خۆی. تەباشەکەن زۆر بەتان قورئان خوێنن، ئەگە دیقەتتان لێ کردە بیتن خوای پەروەردگار مخاتەبەی خوای پەروەردگار لە قورئاندا ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری شوێنەکاندا بە فعلی ماضیە. فعلی ماضی لە زمانی عەرەبی ئەوەیە کە شتێک کۆتایی پێ هاتبێتن، ڕابردوو. یعنی بۆ نمونە ئەتۆ ئەمڕۆ قسەیەک بکەی، ئەمڕۆ قسەیەک بکەی لە بۆ داهاتوێک کە داهاتوەکە بۆ نمونە تو نازانی چەند ساڵە بەڵام وەکو ڕابردوو باسی کە ینی کۆتایی پێ هاتووە، ئەو فترەی زەمەنیەکەی هەمووی هەڵپێچیەوە نەیهێڵی. خوای پەروەردگار کە باسی بەهەشت و دۆزەخ دەکا، خوای پەروەردگار بە ئەهلی بەهەشتمان لە قەڵەم داوە بمان پارێزی لە دۆزەخ، ئەو فترە زەمەنیەی لول داوە نەیهێشتووە. یعنی لە ئادەمەوە کە باسی دەکا هەتا دوایین مەخلوقی سەرگۆی زەوی جابزانە چەند ملیۆن ساڵە چەند ملیار ساڵە نازانین، هەر هەمووی پێچاوەتەوە هیچی نێشتوە. دەفەرمێ فەریق فی الجەنە و فەریق فی السعیر. ئەوجا هەندێک حیوار لە مابەینی بەهەشتیان لەگەڵ یەک دیکەدا خوای پەروەردگار تەسویری کردو کە هێشتا خەڵک جێنشین نەبووە لە بەهەشت، ئەو کۆتایی پێهێناوە. و هەندێک حیوار لە نێوان دۆزەخیان و لە نێوان دۆزەخیان و ئیبلیس کە هێشتانەکە ڕووی نەداوە خوای گەورە کۆتایی پێهێنا. ئەسڵی حیوارەکەشی بۆ باس کردووی. بۆ پەیوەستە بە چێ؟ پەیوەستە بە زانستی علمی قەدیمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە لەگەڵ خۆیدایە، کە گوتمان علم صفەتێکی ثبوتیە جێگیرە بۆچێ؟ بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ خوای گەورە تەبارەک و تەعالا فالله علم أحوال الخلق وأعمالهم بعلمه القديم. خوای پەروەردگار پێشەوەی کە من و تو خەڵقکە ئەزانی چۆن دەبین، ئەزانی شکل و شێوەمان چۆن دەبێ، ئەزانی زوڕیەتیمە چۆن دەبێ، دەزانی لەو سلسلەیە چێ سەقەت دەردەچێ، چێ نەخۆش بە نەخۆشی دێتە دنیا، چێ بلیمەت و زیرەک دەبێ، ئەو شتانە هەمان و دەزانێت چ دەکەین، چێ بەرەو ڕێی هیدایەت هەنگاو دەنێ و چێ بەرەو ڕێی شەقاوەت و ضەلالەت هەنگاو دەنێت. ئەو شتانە هەمووی لاوی مثبتن، ئەو شتانە هەمووی لاوی چنە؟ کۆتایی پێ هاتوون. بەڵام ئەو بەڵامە تۆزێ ورد بن لێی. خوای پەروەردگار لەسەر ئەساسی علمی خۆی محاسبەی مەخلوقات ناکات. بەڵێ هەر پێشەوەی کە بێ دنیا خوای گەورە بڕیار لێسەردا بڵێ ئەتولۆ جەهەنەمێ و توشلۆ بەهەشتی. ئەزانیتن علمی پێ هەیە، بەڵام دەبێ ئێمە ئەو بوارەی بۆ ڕەخساندووین خوای پەروەردگار کە ناشزانین ئێمە لە علمی خوای پەروەردگار بەرەو شەقاوەت دەڕۆین بەرەو هیدایەت دەڕۆین. کۆ زیاتر دێمە سەرێ لە غەیب و لە قەدەر و
بەتایبەتی لە مەراتبی قەدەر و لەوانە. لەبەرەوەش خوای گەورە تەبارەک و تەعالا پێغەمبەری بۆ ناردووی عەلەیهیمو السەڵات وەسسەلام، قورئانی بۆ ناردووین و تەشجیعیشی کردووین. پێمان دەڵێ ئەگەر بەو ڕێی دابڕۆن سەرفراز دەبن، موفەق دەبن، هیدایەت دراو دەبن و من پاداشتان دەدەمەوە. ئەگەر بەو ڕێژ دابڕۆن تووشی شەقاوەت دەبن، لێتان تووڕە دەبم، ئەگەر مسلمان بن و گونەهبار بن یان عەزابتان دەدەم یان لێتان خۆشە، بەڵام ئەگەر بە کافری بەو ڕێی دابڕۆن بە ئەبەدی لە ناو دۆزەخ دەتان هێڵمەوە و خەشم و قینی خۆشم بەسەرتاندا دەڕێژم. کەواتە ئەمە هیچ حوجەمان نەماوە. بۆ زۆر کەس ئیحتیجاج دەڵێ خوای گەورە نازانێ من چ دەکەم، بە کەواتە ئەوە غەڵەتە. ئەمن و تۆ نازانین خوای گەورە چی لە چارەی من و تۆ نووسیوە. ئەمن و تۆ ئەوەندە دەزانین خوای گەورە تەشجیعی کردوین بۆ چاکە نەهی لێ کردوین لە خەرابە، دەبا چاکەکەی بکەین. ئەوە مهمە. ئەوجا دەفەرمێ والإيمان بذلك هو أحد مراتب الإيمان بالقدر. كقولتم دين سري إيمان بوي كخواي پروردگار همو شتێک دەزانێت لەبارەی مەخلوقاتی خۆی و هەموو شتێک دەزانێت لە کردەوە و ئەعمالی مەخلوقاتی خۆی، ئەوە یەکێکە لە ئیمان بە مەراتبی قەدەر. گوتمان کە دوا دێنە سەری ئیش لێرانە زۆری لەسەر ناڕۆی. ئەوجا دەفەرمێ ئەو فەقەرێ خەلق الخەلق بعلمه، دەڵێ ئەوە ئیسباتی علمە لە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، و ئیسباتی علمیش لە بۆ خوای پەروەردگار کۆمەڵە دەلیلێکی زۆر زۆرمان هەن لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام کە صیفەتێکی ثبوتیە کە بە عەقڵ و بە بیستن و بە هەموو شتێک ئینسان دەرچی پێدەکاتن. و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا یەکێک لە ناوەکانی چییە؟ العەلیم. یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار العەلیمە، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگاداری کردنەوە کە خوای پەروەردگار علمی بە هەموو شتێک هەیە، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەزانێت کە چ دەبێت، چ بووە و چۆن دەبێت و ئەگەر بوو چۆن دەبێت. هەموو شتێک خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگادارە و ئاگاداری وردەکاریەکانی شتەکانیشە پێش ئەوەی کە ڕوو بدەن. ئاگاداری یعنی سەجاری وایە تەماشەکە کابرایەک وەلیلای المەثەل الأعلا دەبینی تەحلیلاتێکی سیاسی دەکاتە، قەدەرەن تەحلیلاتە سیاسیەکە چی بڵاو دەبێتەوە چی دەبێتەوە ناو دەدات و فلان کەس کوڕە فلان کەس کە سەفێرێکیش ئاوای گۆ ئاوا دەرچوو. لەوانەیە لە سەد تەحلیلاتی لە هەزار تەحلیلاتێکی دەرچوو بیت، بەڵام ئەوەی خوای پەروەردگار کە تەشبیه ناکرێتن و وێچوونی ئەفعال و صیفاتی خوا بە ئی خەڵکی هەرەوە زۆر موسیبەتێکی گەورە، هەر کەسێک بکە عەقڵی تەواو نییە. وەکو گوتم لە دەرسەکانی ڕابردوو هەر ناوەکە وەکو یەکەن ئەوە عیلمە ئەوەش عیلمە، بەڵام ئەو عیلمی خوای پەروەردگار لە چێ و عیلمی مەخلوقات لە چێ تەشبیه ناکرێت. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگاداری هەموو ئەو ئەحداسانەیە بە وردەکاریەوە بە ملیم بە سانیە بە دەقە بەکات وەکو خۆی بەبێەوەی کە هیچ گۆڕانکاری تێداوە بکات لەکنە خۆی هێشتوونەتەوە. بەشێک لەو ئەحداسانە، بەشێک لەو غەیبیاتانە، لەو ئومورە دەقیقانە بە پێغەمبەرانی گوتووە عەلەیهیمو السەڵات وەسسەلام. ئێستا تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم کە دەچی سەحیحی بوخاری دەخوێنیەوە، سەحیح موسلیم دەخوێنیەوە، سونەنەکان دەخوێنیەوە، بەشێک لە کتابەکەی دایان ناوە بە ناوی بابی نیشانەکانی هاتنی ڕۆژی دوایی. هەموو غەیبیات هەمووش ڕوو دەدەن. ئەوە یەکێکە بۆ پاڵپشتی ئەوەی کە بێتە دەعمێکی معنەوی بۆ ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسسەلام. یعنی تەماشەکە لەو ڕۆژانە بڵێ لەو مانگە مانجی محەڕەمە تێیدا دەژین کە ذکرەیات و بیرەوەریەکە بۆ
هجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چێ بە پێغەمبەری فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام کە سوڕاقە بە دوایەوە بوو جاتوەرە بینە بەرچاوی خۆەوە ئەو لە لایەکی لە مەکەی ئەوە هەڵدێن ڕادەکەن مەکەیان بەجێ هێشتووە ماڵ و منداڵیان بەجێ هێشتووە خزم و کەسیان بەجێ هێشتوون عەرزی باو باپیرانیان بەجێ هێشتووە زۆر نیگەران بوون کە وێندەریان بەجێ هێشتووە دەڕۆن لە شوێنێکی کە هێشتا نەگەیشتوونە ئەو شوێنە هێشتانەکە خانوویەکیان نییە جێپەیەکیان نییە بە سوڕاقە دەڵێ های سوڕاقە چ دەکەی لەو ڕۆژەی کە بازنەکانی کیسرا دەدەستی دەکەن ئەو کاتەش کە دوو دەوڵەتی زلهێز یەکیان دەوڵەتی فارس یەکیان دەوڵەتی ڕۆم بووە کسرا قائید و گەورە و وەکو بڵێ پادشای فارسەکان بووە ئەو فترە زەمەنیەیە کە باز دەکەم خوای پەروەردگار کە گوتم هەموو زەمانەکەی هەموو هەڵپێچاوەتەوە ئەو ماوەیە کە هەڵی پێچاوەتەوە بەشێک لەو ئەحداسانە بە مروری زەمن موسڵمان ئیستیقرار دەکەن موسڵمان دەبنە خاوەن هێز و قووەت موسڵمان تەمکینیان بۆ دروست دەبێت لەسەر زەوی بە ئەمری خوا و دەوڵەتی فارس و ڕۆم دەڕوخێنن و ئەو غەنیمەتەی کە لەوێن دەرێ ئەو بازنانە خوای گەورە لە ئەزەلەوە تەقدیری کردو دەبێت دەدەستی کسرا دەدەستی سوڕاقەی بکرێن هەر لە واقعی ژیانی سوڕاقەوە ڕوویدا بەڵێ ڕوویدا لە سەردەمی خلافەی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت کەواتە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو عیلمە ئەزەلیەی خۆی ئەو عیلمە ثابتەی خۆی هەموو شتێکی لەبەر چاوە بەڵام وەکو گوتم هەموو وردەکاری و تەفاسیلێکی لە بەشێک لەو شتانە بە پێغەمبەرانیش نەگوتووە عەلەیهیمو السەڵات وەسسەلام و دلیل زۆرن لەسەر عیلمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە مەبەستمە بەڕاستی هەڵوەستەی لەسەر بکەم خوای پەروەردگار دەفەرمێ واعلموا أن الله يعلم ما في أنفسكم بزانن خوای پەروەردگار ئاگادارە و دەزانێ ئەوەی کە لە ناو دڵەکانیشتاندایە کە هێشتانەکە نتوقتان پێ نەکردووە ئێستا ئێوە دانیشتوە من نازانم بێ فکر لە چ دەکەنەوە هەمووتان تەماشای منتان کردووە بەڵام لەوانەیە وابی بەست فکر لە عینەکەکەی بکاتەوە ئیوا فکر لە ئەو سەرەی من بکاتەوە مەسەلەن بەشێکی مووی پێوەنە بەشێکی مووی پێ ئیوایە نە لەگە دەرسەکەی تێکەڵاو بووە ئیوا فکر لە شێشی دیکە دەکاتەوە مشکلە چیا هەیە لە ماڵەوە فکری لە ماڵەوەی مەسەلەن بشی چۆتە و لای دەبێ خوایە کەنجی ماوەسا تەواوی کاتن بە پەلەپسی میشەکەی ماڵە جێبەجێکەم مەبەستم وایە نازانم بە من هەر یەکەتان فکر لە شێشی دەکەن ئەو فکرکردنەوەیە خوای گەورەی هەموو مەخلوقاتی وەکو لەحزەیەک وەکو هی یەک نەفەری هەموو ئاگادارە و ئاشنایە پێی ئەو جا خوای گەورە دەفەرمێ إن الله عليم بذات الصدور کە سیغەی مبالغەیە خوای پەروەردگار ئاگادارە بۆی کە دەناو دڵەکاندایە کە مەبەستان چییە دەتانەوێت چ بکەن چ ئاوات و چ حەز و ئارەزوو چ خولیایەکتان دڵەکاندایە جا ئەو جا دەفەرمێ کە ئاخیری دەرسەکەمان بیکە نەمانتوانین بچینە سەر فەقەڕاتی دیکە دەفەرمێ وعنده مفاتيح الغيب مفاتيح و کلیلەکانی غەیب لە لای خوای پەروەردگارن لا يعلمها إلا هو هیچ کەسێک نازانێ غەیری خۆی نەبێ پێغەمبەرانیش نازانن عەلەیهیمو السەڵات وەسەلام هەر کەسێک ئیدعای علمی غەیبی کرد کەوتێ من غەیب دەزانم بزانن درۆ دەکات چکۆ ئایەتی خوایە ئەو جا دەفەرمێ ويعلم ما في البر والبحر ئاگادارە ئاشنایە عالیمە بۆی کە لە وشکانیە بۆی کە لە بەحرە هەرچی کە مەخلوقاتی بەر و بەحر خوای گەورە ئاشنایە و ئاگادارە پێیان وما تسقط من ورقة هیچ پەلکەدارێک ناکەوێتە خوارد لە کوڕەی زەوی لە هەر دارێک بێ لە هەر شوێنێک بێ إلا يعلمها إلا خوای گەورە ئاگادارە بە کەوتنە خوارەی ئەو پەلکەدارەی ولا حبة في ظلمات الأرض هیچ دنگچێک لە ناو زەویدا نیشتەجێ نابێ جێگیر نابێ هیچ دنگچێک جایی هەر نەباتاتێک بێتن لە هەر شوێنێک تۆوێک لە ناو زەوی بێ لە ناو تاریکای عەرزدا بێ خوای پەروەردگار پێی ئاگادارە ولا ڕەتب ولا یابس هیچ دارێکی وشک هیچ زلەجیایەکی تەڕ هیچ زلەجیایەکی وشک هیچ بەردێک هیچ خیزێک هیچ خۆڵێک هەرچی کات و بە خەیاڵت دادێ إلا في كتاب مبين إلا لای خوای پەروەردگار لەوح المەحفوظ خوای گەورە لە عیلمی غەیب و خۆی تۆماری کرد و ئاگادارە پێی یا ڕەبی خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و بۆ دەرسی داهات و ئینشاءالله هەر پێم خۆشە لەسەر مەسەلەی عیلم چکە بابێکی زۆر هەستیارە
بەشێکی دیکەی دەرسەکەی دەدەینێ و ئەو جا دەچینە سەر فەقەراتی دیکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.